یەکێک لەو نەخۆشانێکی هەمان بوو لە هەفتەی پێشوودا لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی ڕانیە. منداڵێکی 11 ساڵ بوو کە پێشتر سەردانی چەند پزیشکێکی بەڕێز و پسپۆڕی شای ڕانیە کرد بوو بەوەی کە کەم خوێنە و کێشیدا دەبەزێ. لەو کاتەوە کە هەندێک فحوساتی بۆ کرابوو گەیشتە لای ئێمە تەشخیصمان کرد بە ئەوەی کە موو تۆپەڵ بۆ لە ناو گەدەیدا و کە بڕی ئەو مۆش کە تۆپەڵ بوو بڕێکی زۆر گەورە بوو، نەدەکرا بە شێوەی نازوور دەربهێنرێ هەناوبین دەربێنرێ. بڕیاری نەشتەرگەریمان بۆ دا و هەر لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی ڕانیە گشتی ڕانیە نەشتەرگەریمان بۆ کرد. طبعاً هۆکاری ئەو تۆپەڵبوونی مووە زۆرە و لە عالەمدا چەندان کەیس هەن لەم شێوەکە دێن بۆ نەخۆشخانەکان، هەر لە هۆکارە نەفسیەکانەوە بڵێن تاکو چەند هۆکارێکە کە زیاتر پەیوەندی بە باری دەرونی نەخۆشەوە هەیە. بەڵام دەگمەنیم حاڵەتە لەوەدایە کە زیاتر ئەو نەخۆشانە لە ئافرەتاندا هەیە و لە بینی تەمەنی 13 بۆ 20 ساڵیدا هەیە. ئەم نەخۆشەیە مەکە کە کوڕ بوو و تەمەنی 11 ساڵ بووە بە کەمخوێنی و بە لەدەستدانی وەزنی هاتۆ بۆ خەستەخانە. طبعاً پێم خۆشە لە ڕێی کەناڵەکەتاندەوە هەندێک شتیکە بڵێمەوەیە کە لە دەڤەری ڕاپەڕین چەندەها پزیشکی بەتوانای پسپۆڕ هەیە و دڵنیام لەوەی کە کاری زۆر لەوە گەورەتر و باشی دەتوان بۆ خەڵکیم دەڤەرە بکەن. بۆیە هیوادارم کە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم و بەڕێوەبەراتی تەندروستی ڕاپەڕینیش بتوانێت کە زیاتر پێویستیەکان دابین بکە بۆ خەستەخانەکان و نەخۆشخانەکانی سنووری دەڤەری ڕاپەڕین بۆی ئەو پزیشکە بەتوانانەی کە لەم دەڤەرە هەمان بتوانین سوودیان لێ ببینین و بە کارە جوانەکانیان سەرسامان بکەن.